سڵاو بەڕێزان، من ئوسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە 5 کورتە زنجیرە دەکەین کەوا دەتوانن لە یەک ڕۆژ یاخود 2 ڕۆژ تەواوی بکەن و چێژی لێ بینن. بۆ زانیاریتان ئەمە تەواوی کورتە زنجیرەکان نین کە شایانی بینین بن، بەڵام لە پێناو درێژ نەبوونەوەی ڤیدیۆکە ئەمڕۆ تەنها باس لە 5 زنجیرە دەکەین کەوا شایانی بینین. بۆیشە بە ئەگەرێکی زۆرەوە لە داهاتوو باسی هەندێک لە زنجیرەی تر دەکەین کە زنجیرەی کورتن و لە ماوەیەکی کەم دەتوانرێت تەواو بکرێن و شایانی ئەوەن کە سەیریان بکەن. لە ژمارە 5 دەست پێ دەکەین زنجیرەی شارپ ئۆبجێکتس یاخود کەرەستە تیژەکان. ئەم زنجیرەیە زنجیرەیەکی HBOیە. زنجیرەکە لە جۆری هەست بزوێن و نهێنی ئامێز و تاریکە. باس لە کچێک دەکات بە ناوی کامێلا کە ڕۆڵەکەی لەلایەن ئەیمی ئادەمسەوە دەژێردرێت. ئەم کچە کاری ڕۆژنامەوانی دەکات، بەڵام بە دیاریکراوی ڕۆژنامەوانی کارە مەترسیدارەکان و کارە تاوانکاریەکان. هەر بۆ ئێشە لە یەکێک لە ئەرکەکان ناچار دەکرێت کە بگەڕێتەوە شارەکەی خۆی و لەوێ لێکۆڵینەوە بکات لەبارەی ڕووداوی کوشتنی دوو کچ. کە دەگەڕێتەوە دەچێت لای دایک و خوشکێکی دەمێنێتەوە لە شارەکەی خۆیان. لە هەمان کاتدا لێکۆڵینەوەکە ئەنجام دەدات. لە ئەنجامی لێکۆڵینەوەکەش نهێنی زۆر سەرنجڕاکێش و نامۆی بۆ بە دەردەکەون و لەگەڵ خانەوادەکەشی چەند بیرەوەریەکی ڕابردووی بەبیردێنەوە کە لە هەمان کاتدا پەیوەست دەبن بە ڕووداوەکانی کوشتنەکەش. ئەم زنجیرەیە لە سایتی IMDb 8 پۆینتێکی هەیە و لە Rotten Tomatoes 92% هەیە. هەر بۆیشە بەڕاستی زنجیرەیەکی پلەبەرزە و ڕەخنەگران و خەڵکیش زۆر ڕایان لێە. ئەم زنجیرەیەش تەنها لە 8 ئەڵقە پێک دێت و هەر ئەڵقەیەکیشی نزیکە 1 کاتژمێر درێژ دەبێت، واتە 8 کاتژمێر، کە ئەمەش لە 1 بۆ 2 ڕۆژ دەتوانرێت تەواو بکرێت. زنجیرەی چوارەم بریتە لە True Detective یاخود لێکۆڵەری ڕاستەقینە. ئەم زنجیرەیە هەرچەندە تا ئێستا 3 سیزن و 3 وەرزی هاتووە لە HBO پەخش کراون، بەڵام لەبەرەوەی هەر وەرزێکی باس لە ڕووداوێکی جیاواز دەکات و کارکتەرەکانی جیاوازن، بۆی دەتوانرێت هەر وەرزێکی بە کورتە زنجیرەیەک لە قەڵم بدرێت. لە وەرزی یەکەم هەریەکە لە ئەکتەران ماثیو مکۆنهێ و ئێدی هارلسۆن بەشداری دەکەن، وەرە وەرزی دووەم و سێیەمیش کۆلین فرێل و مەهاشەلە عالی و چەندان ئەکتەری تری بەناوبانگ بەشدارن. بەڵام وەرزی یەکەمی سەرکەوتووترین وەرز بوو، وەرزی سێمیشی دوای ئەوە باشترین وەرز بوو، وەرزی دووەمیشی هەرچەندە بەقەد وەرزی یەکەم و سێم سەرکەوتوو نەبوو، بەڵام لەگەڵ ئەوەشدا خەڵکانێکی زۆر بەدڵیان بوو. زنجیرەکە زنجیرەیەکی تاوانکاری و هەست بزوێن و نهێنی ئامێزە، وەرە هەمان کاتدا کەشێکی تاریکی هەیە. لە هەر وەرزێک باس لە لێکۆڵینەوە لە ڕووداوێک دەکات و باس لەو لێکۆڵەرانە دەکات کە لەو ڕووداوە دەکۆڵنەوە و باس لە ژیانی ئەوان دەکات لە ئەنجامی لێکۆڵینەوەکە کە چیان بەسەردێت و چۆن لێکۆڵینەوەکە کار لە ژیانی ئەوان دەکات. ئەم زنجیرەیەش بەگشتی لە IMDb 9 لە 10 وەرگرتووە و لە سایتی Rotten Tomatoes 78% وەرگرتووە. بەڵام ئەگەر وەرزی یەکەمی بەتەن هاوار بگرین کە باشترین وەرزی بوو، لە سایتی Rotten Tomatoes 87% وەرگرتووە. زنجیرەکەش لە ساڵی 2014 یەکەم وەرزی بڵاو کرایەوە و ڕاشگەیەندراوە کە لە ئێستادا کار لەسەر وەرزی چوارەمی دەکرێت و لە داهاتوودا زانیاری لەبارەوە بڵاو دەکرێتەوە. هەر وەرزێکی ئەم زنجیرەیەش لە 8 ئەڵقە پێک دێت و ئەڵقەکانیش لە نێوان 50 خولەک بۆ 80 خولەک دەبن، واتە دەکرێت لە ڕۆژێک بۆ 2 ڕۆژ تەواو بکرێن. زنجیرەی سێم بریتە لە کوینز گامبێت یاخود قوربانیدانی شارژن کە زنجیرەیەکی تایبەتی نێتفلێکسە و بەم دوایانە لە ساڵی 2020 بڵاو کرایەوە. ئەم زنجیرەیە بینەرێک و هەوادارێکی یەکجاری بەلای خۆیدا ڕاکێشا و لە ماوەیەکی کەم بوو بە پڕبینەرترین زنجیرەی نێتفلێکس. زنجیرەکە باس لە کارکتەری بێت هارمن دەکات کە لە سەرەتادا منداڵێکی بێباوکی ئاساییە، بەڵام دواتر دەبێت بە یەکێک لە باشترین یاریزانەکانی شەترەنج. پێشتر بۆم زنجیرەیە لە کەناڵی یوتیوبی خۆم ڤیدیۆیەکم کردووە و باسم لە چەند خاڵێک کردووە کە وا دەکەن ئەم زنجیرەیە شایانی بینین بێت. دەتوان لەم لینکەی خوارەوە بچن و سەیری بکەن. ئەم زنجیرەیە هەرچەندە لە کتێبێکی خەیاڵیەوە وەرگیراوە، بەڵام بەشێک لە ڕووداوەکانی ڕاستین و نووسەری کتێبە ئەسلیەکە لە ڕووداوی و ڕاستی وەرگێڕاون. ڕاستی ڕووداوەکان و هەست بزوێنی ئەو ڕووداوانێک کە لە زنجیرەکە ڕووی دەدەن وای کردووە کە زنجیرەکە هەوادارێکی یەکجاری هەبێت و سەرکەوتنێکی بەرچاو بەدەست بێنێت. هەر بۆیەشە وەک گوتم بوو بە باشترین زنجیرەی ساڵی 2020 و پڕبینەترین زنجیرە لە مێژووی تۆڕ نێتفلێکس. ئەم زنجیرەیەش لە IMDb 8.6 هەیە و لە Rotten Tomatoes 97% هەیە. تەواوی کاتی ئەم زنجیرەیەش تەنها 6 کاتژمێر و 33 خولەکە. ئەمەش بە هەمان شێوە لە ڕۆژێک یاخود 2 ڕۆژ تەواو دەکرێت و چێژی لێ دەبینرێت. زنجیرەی دووەم بریتە لە Band of Brothers یاخود دەستەی براکان. ئەم زنجیرەیە هەریەکە لە HBO و BBC بەرهەمیان هێناوە. باس لە جەنگی جیهانی دووەم دەکات. باس لە دەستەیەک لە سەرباز دەکات کە لە جەنگی جیهانی دووەم بەشدار دەبن، هەر لە سەرەتای نیشتنەوەیان لە ناو جەنگەکە تاکو تەواوبوونی جەنگ و کۆتایی پێهاتنی.
لەم زنجیرەیە سەرباری چەند ڕووداوێکی ڕاستی و چەند ڕاستیەک کە لە زنجیرەکە پیشان دەدرێن، شێوازی ڕوودانی ڕووداوەکان و حەماسەت و جۆش و خۆشی ناڕووداوەکان وا دەکات کە زنجیرەکە ببێت بە یەکێک لە باشترین زنجیرەکانی مێژوو بگرێت لە سایتی IMDb بە باشترین زنجیرەی خەیاڵی مێژووی هەژمار کراوە و ڕێژەی 9.4 لەدەی هەیە. هەروەها لە سایتی ڕۆتن تۆمەتۆش ڕێژەی 94% هەیە. هەریەکە لە تۆم هانکس و ستیڤن سپیلبەرگ کاریان لە بەرهەمهێنانی ئەم زنجیرەیە کردووە و لە ساڵی 2001 لە تۆڕی HBO پەخشکرا. ئەم زنجیرەش بە هەمان شێوە پێشتر ڤیدیۆم لەبارەیەوە کردووە و چەند خاڵێکم باس لێەوە کردووە کەوا دەکەن ئەم زنجیرەیە شایەنی بینین بێت و لینکەکەم لە خوارەوە داناوە. ئێستا با باس لە پلەی یەکەم بکەین کە بەڕای خۆم باشترینی ئەو پێنج زنجیرانەیە کە لەم ڤیدیۆیە باسییان لێوە دەکەم. ئەویش بریتە لە زنجیرەی بلاک میرەر یاخود ئاوێنەی ڕەش. ئەم زنجیرەیە زنجیرەیەکی تۆڕ نێتفلیکسە. تا ئێستا 5 وەرزی هاتووە، بەڵام هەر وەرزێکی لە 3 ئەڵقا بۆ 5 ئەڵقە پێک دێت و ئەڵقەکانیشی جیاوازن و هەر ئەڵقەیەک باس لە بابەتێکی جیاواز دەکات. هەر بۆیەشە ڕاستە وەرزەکانی زۆرن، بەڵام لەبەر ئەوەی بابەتەکانی جیاوازە دەکرێت تەنانەت ئەڵقەکانیش بە جیاواز سیر بکرێن و وەکو فیلمێک ببینرێن. ژانرەکانی ئەم زنجیرەیە زۆرن، بەڵام بەگشتی بریتین لە خەیاڵی زانستی، هەست بزوێن، نهێنی ئامێز، هەروەها بابەتی ڕەشبینی و ناومێدی. وەک گوتم چیرۆکی هەر ئەڵقەیەک جیاوازە، بەڵام بەگشتی باس لە داهاتوو دەکات کاتێک مرۆڤەکان دەتوان داهێنان بکەن، بەڵام ئەم داهێنانانە بە جۆرێک لە جۆرەکان بە خراپە بەکاردەهێنرێن، وەک لە هەر ئەڵقەیەک بە شێوازێکی جیاواز دەیان بینین. زنجیرەکە بەگشتی لە سایتی IMDb 8.8 هەیە و لە ڕۆتن تۆمەتۆش 83% هەیە. ڕووداوەکانی هەر ئەڵقەیەک ڕاستیە ناخۆشەکان پیشان دەدەن لەبارەی کۆمەلگا و سیاسەت و چەندان بابەتی تری ژیان کە لە کاتی بینینیان هەرچەندە زنجیرەکە باس لە داهاتوو دەکات، بەڵام مرۆڤ ڕاستەقینەی ئێستا لە ناو زنجیرەکەدا دەبینێت و ڕووداوەکانی زۆر جوان دەبەسترێنەوە بەو ڕووداوانێک کە ئێستا ڕوو دەدەن. هەرچەندە تا ئێستا ڤیدیۆی تایبەتم لەبارەی ئەم زنجیرەیە نەکردووە، بەڵام پشتیوان بەخوا بەم زوانە ڤیدیۆیەک دەکەم لەبارەی گشت ئەڵقەکان و هەریەکە لە ئەڵقەکان بە پێی ڕیزبەندی لە خراپترین بەرەو باشترین دیاری دەکەین. درێژی ئەڵقەکانیش لە نێوان 45 خولەک بۆ کاتژمێرێک و 20 خولەک دەبێت و وەگوتم دەتوانرێت هەر ئەڵقەیەک بە جیاواز سیر بکرێت. بەڵێ بەڕێزان، ئەمە بەگشتی 5 زنجیرەی کورد بوون کە دەتوانرێت لە ماوەی 2 بۆ 3 ڕۆژ یاخود کەمتریش تەواو بکرێن و چێژیان لێ ببینرێت. هیوادارم بچن هەر ئێستا دەست بەو زنجیرانە بکەن و دەست بە سیرکردنیان بکەن، بێگومان لێیان پەشێمان نابنەوە و چێژیان لێ دەبینن. من ئوسامە ئەحمەدم، سوپاس.